بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر لە دیبەیتێکی تایبەتدا لەگەڵتاندەم. دیبەیتەکەی ئەمڕۆ تایبەت دەبێت بە ئیمزاکردنی پرۆتۆکۆڵی نێوان واشنگتۆن و هەرێمی کوردستان. پرسیار چوە لە بەهێزترین وڵاتی جیهان دەکات کە ئەمریکایە لەگەڵ هەرێمی کوردستان پرۆتۆکۆڵی سەربازی ئیمزا بکات. بۆچی ئەمریکا پشت بە پێشمەرگە دەبەستێ تا هاوشێوەی دەوڵەتێک پرۆتۆکۆڵی لەگەڵ ئیمزا بکات؟ ئایا ئەم پرۆتۆکۆڵە بە مانای پشتگیری ناڕاستەوخۆی ئەمریکایە بۆ دەوڵەتی سربەخۆیی لە هەرێمی کوردستان؟ بەڕێزان بۆ شرۆڤەکردنی ئەم مژارە میوانداری هەر یەکە لە بەڕێزان دکتۆر جوتیار عەلی پسپۆری زانستە سیاسیەکان و دکتۆر شەماڵ حوسێن پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان و سیاسەتی ئەمریکا، هەروەها دکتۆر زەمکان عەلی پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان لە سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لە بەریتانیاوەش لە ڕێگەی سکایب نەوزاد هیتۆتی شارەزا لە کاروبارە نێودەوڵەتیەکان لەگەڵمان دەبێت. بە خێراتنێکی گەرمی میوانەکانمان دەکەم. سەرەتا پێم باشە لە ستۆدیۆی سنتەرەوە دەست پێ بکەین. دکتۆر شەماڵ پێم باشە لەگەڵ بەڕێستان دەست پێ بکەم، ئێوە خوێندنەوەتان بۆ ئەو پرۆتۆکۆڵە چیە؟ ڕەهەندەکانی چۆن دەبینن؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ ئێوە و سلااو بۆ هەموو بینەرانی کوردستان 24، سلااو لە پێشمەرگە قارەمانەکان، سلااو لە هەموو کەسانەی کە لە بەرەکانی جەنگن. دیارە 12 مانگ سەرۆکی هەرێمی کوردستان ڕێکەوتنێک پرۆتۆکۆڵێکی سەربازی یەجگار گەورەی ئەنجام داوە. طبعاً ئەمە وەرچەرخانێکی گەورەیە بۆ مێژووی بزاوی ڕزگاری خوازی کورد و بۆ هەرێمی کوردستان و بۆ سوپای کوردستان ئەگەر بە شێوەیەکی تایبەتتر بڵین. ئێمە دەبێ جارێ بۆ هەموو خەڵکی ڕوونکەینەوە ئەم پرۆتۆکۆڵە ئیمزاکردن و گرێدانی ئەم پرۆتۆکۆڵە لە نێوان چێوچەیە. زلهێزێک کە دەکرێت ناوی بنین زلهێزترین زلهێزی دنیاە ئێستا بەپێی هەموو فاکتەرەکان و بەپێی هەموو پێوەرەکانی هێز ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە لووتکەدا جارێ لەگەڵ چێ ئەنجامی داوە؟ لەگەڵ یەکەیەکی نێودەوڵەتی کە نادەوڵەتە جارێ نۆنستۆت ئەکتێرە کەواتە ئێمە هەرێمی کوردستانین، مامەڵەمان لەگەڵ چێ کردووە؟ مامەڵەمان لەگەڵ هێزترین زلهێزی دنیاە کردووە. ئۆکەی، مناسبەکە چییە؟ مناسبەکە مەسلەی پرچەکردنی پێشمەرگەیە، مەسلەی پێدانی هاوکاری و کۆمەکردنی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە. بۆچی؟ غەرەزەکە چییە؟ سەبەبەکە چییە؟ پاراستنی ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی. ڕاستە ئێمە بەشێکین لەو مەنزومەیە لەو هاوپەیمانی نێودەوڵەتی کە بریتێ لە 6 وڵاتی عالەمە، بەڵام ئەوەی کە بە فعلی لە مەیدانی جەنگە ڕوبەڕووی داعش بووتەوە توانیوتی داعش تێک بشکێنێت، ئەوە هێزەکانی کوردین و هێزی پێشمەرگەی کوردستانە. کەواتە ئێمە بەشێکین لەو مەنزومەیە کە ئەمریکا ڕیادەی دەکا و سەرکردایەتی دەکاتن، ئەویش پاراستنی ئەمن و ئاسایشی دنیای. ڕاستە ئێمە خۆمانە پارێزین، شەرەف و کەرامەت و خاک و نیشتیمان و هەموو ئەمانە دەپارێزین، بەڵام لەوەش گەورەتر ئێمە بەشێکین لە مەنزومەی کە دیفاع لە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتیەکە. ئەمەش بە نسبەت ئەمریکا و بە نسبەت ئەم زڵهێزە گەورەیە و بە نسبەت خودی وڵاتە ئەوروپی و ڕۆژاوایەکان هەمووی گرنگە ئەمە. کەواتە ئێمە قۆناغمان ناوەتەوە پێگەیەکی تایبەتر ئێسا و خوێندنەوەیەکی تازە هەیە بۆ مەنزومەی سەربازی لە هەرێمی کوردستانە. دەکرێتن هەموو کوردێکە ئەمڕۆ بە شەرەفماندانەوە باسی بکاتن و کۆمەڵێک ئومێد و هیوای تازە هەلبچێنێتن لەسەر ئەو ڕێکەوتنەکە ئومێد دەکەین. ئەم ڕێکەوتنە هەرچەندە لە ئێمە تەفاسیلی ڕێکەوتنەکان نازانین، بەڵام ئەوەی بەدی دەکرێتن یارمەتیدانی هێزی پێشمەرگەی کوردستانە و کۆمەکردنیتی و لە ڕووی داراییەوە بۆ پێم وایە لە ڕووی کۆمەڵێک ئەسلیحەی خەفیف و چەکە سوکەکانە و تەمەناکەین ئەمە بەردەوام بێتن. دەرسەیەکی بۆمان کردوتەوە، دەواازەیەکی گەورەیە، زڵهێزێک مامەلەی لەگەڵ ئێمە کردووە، ئێمە دەبێ ئەم هەڵە بقۆزینەوە و تەمەنای ئەوە دەکەین کە ماوەکەی درێژ بێتەوە، ماوەیەکی کورتخایەن نەبێت. دکتۆر جوتیار عادل پێم باشە پرسیارێک بکەم لەسەر ئەوەی چوە لە ئەمریکا دەکات لە ڕابردوودا پرۆتۆکۆڵە سەربازیەکانی تەنیا لەگەر دەوڵەتان بوو، بەڵام لە ئێستادا لەگەڵ هەرێمی کوردستان ئیمزا دەکات. بۆچی وڵاتێکی لە هێزی گەورەی جیهان ئاستی خۆی دەهێنێتە ڕێز هەرێمێک کە پێی دەگوترێت هەرێمی کوردستان؟ سپاس بۆ ئەو دەرفەتە، سڵاو لە بینەرەکان و میوانەکانی کوردستان 24. من دەمەوێت بگەڕێمەوە بۆ ئەو پاشخانەی کە ڕێکەوتنەکە یان دەتوان بڵێم پرۆتۆکۆڵەکە ئیمزا کراوە
خودی ئەو کەسایەتیەی کە ئێلیسا سلۆتکین کە بریکاری وەزیرە بۆ کاروباری ئاسایشی نێودەوڵەتی خۆی بەرپرسە لە ئامادەکردنی ئەو راپۆرتانەی کە پێیوەستە بە بارودۆخی ئاسایشی نێودەوڵەتی لە باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بە پەیوەست لەگەڵ بەرپرسانی اتحادی ئۆڕۆپی هەفتانە راپۆرت پێشکەشەکە و بۆ ماوەی 2 ساڵ و تایبەت لە دەستپێکی دروستبوونی ڕێکخراوی تەنزیمی دەولەی ئیسلامی ڕێکخراوی دەوڵەی ئیسلامی کۆمەڵی لە راپۆرت دەتوانم بڵێم بە سەتان راپۆرت ئامادە کراوە لە ڕێگای سلۆکتین کە ئەمە خۆی بریکاری وەزیرە بۆ کاروباری ئاسایشی نێودەوڵەتی. ئەم راپۆرتانە کۆمەڵی لە خەڵ لە خۆی گرتبوو یەک لەوانەکەوە عێراق ئەمڕۆ ناتوانێت وەکو پێشتر بەرگری لە خاکی خۆی بکات و بە تایبەت دوای ئەوەی کەوە کۆمەڵە لە ڕێکخراوی نافەرمی دروست بووە حەجی شعبی یعنی ئەمریکا متمانەی بە سوپای عێراق و هێزەکانی دیکە نیە متمانەی بەهێزی پێشمەرگە هەیە؟ بەڵێ ئێستا ئێم بۆ جەنابەت تەوزیح حەکەم کەوا لەم چوارچەوەیەدا ئەو متمانەیە تاوەی نییە کە بە سوپای عێراق نییە و جگە لەوە دروستبوونی کۆمەڵە لە ڕێکخراوی نیمچە سەرباز وەکو حەجی شعبی و ئەو کێشە سیاسیانەی کە لە عێراق هەبووە بێگومان یەک لە فاکتەرەکان بۆکەوە ئاسایشی کۆمەڵە لە ناوچێ بە تایبەت ناوچەی سونی هەڵبووە ینی بڕوخێ ئەمە خۆی لە خۆی کۆمەڵە لە راپۆرت هاتووە بۆ ئەمریکا لە ڕێگای خودی ئێلیسا سلۆکتین کە بەو جۆرەیە وەصفی و بارودۆخی عێراق دەکە لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسی و ئەمنی لە هەمان کاتیشدا باس لە پێشمەرگە کراوەکەوە هێزێکە توانراوە لەو ماوەیە پشتی پێ بەستن لە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی داعش و وەکو هێزێکی کە سەربازی بەرگری لە ئاشتی و سەقامگیری نێودەوڵەتی دەکات کە هەردووکیان پرینسیپی نەتەوەی گرتووەکانە و پرینسیپی سیاسەتی نێودەوڵەتیە. بۆیە لەم چوارچەوەیەدا ئەمریکا نەک بە زەبری مەجبوری نە بە قەناعەتەوە لە پشتبەستن بەو هەموو راپۆرتەوە کەوە گەشتا و قەناعەتەی کە پێشمەرگە ئەبێت بە وەکو یەکەیەکی سربەخۆ مامەڵە لەگەر بکرێت یەکەیەکی سەربازی سربەخۆ مامەڵی لەگەر بکرێت چونکە بێگومان متمانەیەکی جەماوەریش چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی پێگەیەک و سومعەتێکی زۆر جوان بە دنیای پێگەیاند ینی بە دنیای نیشاندا. بۆیە ئەم هەموو نیشانانە وای کردووەکەوە ئەمریکا بە قەناعەتەوە بڵێ ئێمە دەبێت لەمە دووە لەگەڵ پێشمەرگە کەوە مامەڵەیەکی ڕاستەوخۆ بکەین چونکە پێشتر ئەو داواکاریانەی کە پێشمەرگە دەیکرد لە بۆ پرچەکردنی پێشمەرگە بە ڕێگای سەفارەتەکانەوە دەڕۆژ سەفارەتەکانی دەوڵەتە زلهێزەکان لە بەغدا ئەمە دەرەنجامێکی باشی نەبوو و کاریگەری کرد بە شێوەیەکی نەرێنی سلبی لەسەر ئەدای پێشمەرگە و پێشبەچوونی پێشمەرگ. بۆیە ئەم قەناعەتەوە ئەو هەنگاوی و ئەمزاکردنی ئەو پرۆتۆکەلە کە وەکو مامۆستا شەماڵ باسی کرد تەنها لەگەڵ لە نێوان دەوڵەتەکانە. بۆیە ئەم قەناعەتە لە دەرەنجامی خوێندنەوەیەکی بەردەوامی 2 ساڵانەی هێزی پێشمەرگە ئەمە هاتەکە. دەچینە سلێمانی لای دکتۆر زمکان. دکتۆر زمکان وەکو دەزانرێتن لە ساڵی 2023دا ئەمریکا پێویستی بە هاوپەیمانی هەبوو بە پێویستی بە هێزی زەمینی هەبوو هاوپەیمانی بێت بۆ شەڕ لە دژی ڕژێمی بەعز لە بەغدا. بەڵام ئەو پرۆتۆکۆڵی لەگەڵ پێشمەرگە ئیمزا نەکرد. بۆچی لە ئێستادا لەگەڵ پێشمەرگە پرۆتۆکۆڵ ئیمزا دەکات؟ بڵێ هێزی پێشمەرگی کوردستان ئیسپاتی کردووە کە باشترین هێزی شەڕکەرە لەسەر ئەرزی واقع لە شەڕی داعشە و هاوپەیمانێکی زۆر گرنگی ئەمریکایە. ئەمریکیەکان ئەزانن کە لە حاڵی ئێستاە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش سیاقی ئێستا جیاوازە لە ساڵی 2023 لە ساڵی 2023 ئەمریکا نەی ئەویست بەو هێزە ببینرێکەوە عێراق پەرپەرد ئەکا نایەوێت کە یارمەتی هێزی پێشمەرگە باو بە شێوەیەکی موسەساتی پەیوەندی لەگەڵ دروست بکە چکە لە ئێستا ئەو ئیتیفاقەوەی گرنگەکەوە ئەمریکا ئەوەیەک پەیوەندیەکانی بە شێوەیەکی داموزدەستگایی موسەساتی بێ ئەترافێکی مباشرە بە
تا ڕادەیەک بە هێزەکانی پێشمەرگەوە کەیانێکی سەربەخۆ و بە کورد وە کەیانێکی سەربەخۆ تعاملی لەگەڵاکە. ئێستا ئەمریکا ناچارە ئەوە بکە لە ساڵی 2023 بەو شێوەیە ناچار نەبوو، بەڵام من ئەمەوێ بڵم کەەوە کورد زیاتر پێویستی بەو ئیتیفاقی هەیە وەک لە ئەمریکا لە حاڵی ئێستاە. با سەریح بین لە وەزعی کورد لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە بازنەی یەکەمی ژنگەی دەرەچیمانە ئێمە هاوپەیمانمان نییە، ناتوانانی سیقە بە ئێران بکەین، ناتوانانی سیقە بە تورکیا بکەین. بەڕاستی ئەمڕۆ هاوکاری سەربازیت بۆ نێرە ئێران سبینێ هەڕەشەی وێرانکردنی کوردستانت لێکە. تورکیا هاوپەیمانی 50 ساڵی لەگەڵا بەستی، بەڵام لە هەمان کاتە باشە دکتۆر زەمکان دەتەوێت بڵێ لە پێشودا قسەیەک دکتۆر زمکان لە پێشودا بازدەوە دەکرا کە کورد دۆستی نیە، تەنیا چیاکان دۆستی کوردن. لە ئێستادا دەتوانین بڵێین ئەمریکا دۆستی کووردە؟ بەڵێ بە دڵنیاییەوە وەکو بۆ ویستم بە بەڕێزت بڵێم ئێمە لە بازنەی یەکەمی ئەو هەرێمی کە تیا ژین هاوپەیمانمان نیە و دەوڵەتە دراوسەکان جێی متمانە نین، کەسیان احترامی ئیتیفاق ناگرن لەگەڵ ئێمەیە. بۆیە بەدەر لەوەی کە چێ لە هەولێرە ئەبێ بەردەوام بگەڕێ بە دوای هاوپەیمانەتی نێودەوڵەتیە. لەوانە ئەمریکا باشترین هێزە لە سەر ئاستی عالەمی کە کورد بتوانێت سوودی لێوەربگرێ بۆ داهاتوو. لە بیرمان نەچێ ئێمە لە سەروبەندی گرتنەوەی مووسڵین کورد تەحەدا و هەڕەشەی گەورەی لە بەردەمایە، تەنانەت لە دوای نەمانی داعشەوە. ئەبێ سیر پێم بزانین کەەوە ئێمە ڕوبەڕووی چی ئەبینەوە ئەگەر داعشیش نەمێنێت لە عێراق. ئێمە ڕوبەڕووی دوو دەوڵەتی زلهێزە بین لە مەنتیقەیە کە بەرژەوندەکانیان لەگەڵ ئێمەیان ناگونجێ. سونەکانی عێراق گەر بێت و لە عێراق دەستکەوتێکیان هەبێت لە دوای داعشەوە ئەترافیان پێ بکرێ، ئەوە لە ناوچە ناکەوکەکانە لە کەرکووک لە مۆسڵ لەمانە دژی بەرژەوندەکانی کورد هەڵسوکەوتەکان. حکوومەتی عێراقی خۆی حەشدی شعبی. بۆیە ئێمە پێویستمان بە هاوپەیمانی دەرەچیە. من پێم وایە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو. ئەتوانم بڵێم کەوا ئەو ئیتیفاقیە ئەکرێ بڵێ ئیتیفاقی سەردەمە بۆ کورد ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکوپێک وەک هەنگاوی یەکەم بەکاربهێنرێ لە پێناو بەهێزترکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکایە لە داهاتووە. زۆر باشە دکتۆر، دەچمە بەریتانیا لە ڕێگەی سکایپ بەڕێز نەوزاد هیتۆتی لەگەڵمان دەوێت. بەڕێز نەوزاد، ئەم پرۆتۆکۆڵە پێتان وایە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ناوچەکە بەهێزتر بکات بە تایبەت لە معادلە نێودەوڵەتیەکاندا؟ سپاس بەم دەرفەتە لە ڕاستیدا دەبێت ئەم وێ بچونێ سەیری وێ پرۆتۆکۆلێ بکەین کە قۆناغێکە زۆر گرنگ و هەستیار جاتێ واژوو کردن. واتە دەبێت ئەم بزانین کە 2014 وەختێ مووسڵ کەوتە دەستێ داعش هەفکێشên سیاسی و سەربازی ڕەنگێکی گشتی گواردن بەسەر داهات. یعنی معادلاتە سیاسی سەر ئاستێ عێراقی و سەر ئاستێ ڕۆژهەڵاتە ناوی تاهاتی هاتە گواردن. ji ber hindê vê muadilatê da Kurd bî ekterekê zorê giring van hawkêşên siyasî da. Ji ber hindê bajûrkirina vê protokolê tu wextekî da ke Mosul careka dî dihête azadkirin ya Daeş dêlê derbaz û dîsa hevkêşên siyasî, hevkêşên serbazî û hevkêşên aborî tene ser astê Iraqê, ser astê herêmî û ser astê navdewletî gurankarî ser dahin. Hat wextekî hinde hesas da eger ev rê protokoleka Kurdxayanê jî bît lê bu herêma Kurdistanê giringiyeka ekcar giring hay. Giringiya wê se astî yekem yarmetîdana pêşmerge eger bu mayê salekê du sala bû dod vê qonaxê da Kurd li berdem hereşe ve li berdem derfetî ekcar giring de pirsî referandum mesela çaranivîsê Iraqê Iraq bere da beş bînê diçe mesela hatina Spa Iraqê hecî şeعبî bu nêzîkî navçên Kurdistanê li ber ku rizgarkirina Mîsil da kumelek ekterên giring wekû Iraqê wekû Îranê hecdî şeعبî ser astê herêmî Amerîka rol tê de dibînît. Hat bu wextê da protokolek ke bu mayê Kurdxayanê jî bîtin, bu mayê salekê jî bîtin. Girintiyeka siyasî, serbazî, aborî de herêma Kurdistanê ji ber ku muadilatê siyasî dê neguhartin. Di herêma Kurdistanê gelek derfet istifade gelek derfetên siyasî kedin. Berez Newzad êwa wekû kesekî şareza li karûbarê nêwdewletîkan pêtan waya em protokoleyê Amerîka rêga xweşker bêt. Britanya ji bête navbaznekewa protokolek legal herêmî Kurdistanê imza bikat. Bêguman ev ser hew bizavê siyasî û dîplomasiya herêma Kurdistanê dimînît. Herêma Kurdistanê ser astê nîvdewletî ve ser astê dîplomasî ta çend dişêt
او کارتین بهز هی رخصتنا ناف مالا کرد انجام دانا رفراندومه بهز کردن هزا پیشمرگه اوه همه دیبیتا کارت که سیاسی دیپلماسی تایبت واجب کردن و پروتکل گل زلهسترین دولت دنیا و که حوالان آماجه پیکر دیبیتا در بازه که گلا گرین که دولت اندی ترجی چاف امریکا بکن جب که هم دبینیم که سیاست عراق دا بردوام دولت دیتر دولت اروپی دولت نوچهی دیف امریکا ده هالسوکیوت الگل عراق کن و تا پیش پنگاف امریکا دیف امریکا دولت دیتر هالسوکیوت و تعامل الگل هف کشن سیاسی عراق نوچه کن جبرن دیبیتا در بازه که گلا گرین پنگاف که گلا گرین که دولت دیترجی که به تایبت جنابتا آماجه بکر بریتانیا و فرانسه و آلمانیا و تان دولت دیترجی بهن پروتکل گیرن که سیاسی یک سربازی گل هرما کردستان واجب بکن و دیتنا من جدا هرما کردستان و پروتکل تایبت و وان مترسین که حال سر است عراق نه دل گل مترسی رزگار کرد و پیگی هرما کردستان جدا گل پیس اخیتن زۆر باشە دکتۆر شەواڵ دەگەڕێم و لای بەڕێستان ئێستا پێشمەرگە لەگەڵ سوپای ئەمریکا هەماهەنگی هەیە هەروە هەرێمی کوردستانیش لەگەڵ کۆشتی سپی هەماهەنگی هەیە پێگەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا دەگاتە چه ئاستێک ئایا دەتوانین بڵین ئێستا هەرێمی کوردستان هاوپەیمانی واشنگتۆنە؟ لە ئێستاوە وەکو کاک دکتۆر جەتیاریش ئاماژەی پێکرد ئەمە 2 ساڵ دیراست کراوە یعنی بوون بە هاوپەیمانی ئەمریکا کارێکی ئەوەندا ئاسان نییە ئەمریکا دەمودەست هەموو خەڵکێک ناکات بە هاوپەیمانی خۆیان بەڵام کە بوویتە هاوپەیمانی ئەمریکا ئیتر جێگی دەبیت بە هەموو شێوەیەک یارمەتی ئێستا هەرێم جێگیرە ئێستا بە تەسەوری من بەرەو ئەوە دەچین کە ببینە هاوپەیمانێکی ڕقم 1 لە ناوچەکەیە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نەک بۆ ئێستا بەڵکو بۆ داهاتووشدا لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک تایبەتمەندیمان هەیە لێرەیە ئێمە هەرێمێکمان هەیە کە پێکەوە ژیانێکی تائیفی مەزهبی دینی لێرەیە هەیە ئێمە تایبەتمەندیەکی جەنگاوەریمان هەیە کە جەنگاوەرەکانی کورد تایبەتمەندن لە هەموو جەنگاوەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیرکە شەڕی مووسڵ بۆچی مووسڵ ئازاد ناکرێت چ هێزێک هەیە مووسڵ ئازاد بکاتن جێیشی عێراقی خۆ 11 ساڵی ڕابردووە ئەمریکا دامی لۆجستی و مادی و معنەوی و ئەسلیحە و هەموو شتێکی پێشکەش بە جێیشی عێراقی کردووە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە بنیادنانی جێیشی عێراقیە دەرکەوت هەمووی جارانی سفر کراوە هیچی لێ بەرهەم نەهاتووە مەترسی لەوە نییە ئەو پرۆتۆکۆڵە تاکتیکی بوو دوای ئازادکردنی مووسڵ ئەمریکا کاری بە پێشمەرگە نەمینێ من پێم وایە مووسڵیش ئازاد بکرێتن مووسڵیش ئازاد بکرێتن و ئەمریکا پێویستی بە کورد دەبێت و کوردیش پێویستی بە ئەمریکا دەبێتن و چونکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەقی عێراق و سووریا ئەمانە هەر لە خۆیانەوە خودی ینی پێگەکەیان ژینگەکەیان جوگرافیاکەیان بەرهەمهێنی عنفە ئەگەر ئەمڕۆ داعشیش نەبینی ڕاستە ئێستا پرۆتۆکۆڵەکە بۆ ماوەیەکی کوردخایانەوە وەختەکەی مەحدودە دیاریکراوە بۆی کە هەتا کۆتاییاتین شەڕی داعش باشە خۆ باش پرۆتۆکۆڵێک بەم شێوە نابێتن لە سەرەتادا بۆ کاتێکە دواتر بەڵێ جا من دەمێ ئەوە بڵێم کە ڕەنگە ئەگە داعشیش لە ناو برێتن و بەڵام هێزی توندڕەوی تر لەم ناوچەیە سەر هەڵدرا ئەمە ناوچەیەکە خودی خۆی ناوچەیەکی بەرهەمهێنی فکری توندڕەوە لێرەیە ئێمە گۆکو باسی ئەو دوو تایبەتمەندیم کرد لە هێزی پێشمەرگەی کوردستانە تایبەتمەندی تریشەوەیە کە ئێمە جێگای متمانەین هیچ هێزێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەماوە ئەمریکا متمانەی پێ بکاتن بەڕاستی ئێمە لەو لە شەڕی داعشە لە 2 ساڵی ڕابردووە بە جۆرێک لە جۆرەکان پاراستنی ناوبانگی ئەمریکاشمان کردووە لەم ناوچەیە باشە ئەگەر ئەمریکا خۆ پشت ببەستێت بە حەشدی شعبی هەمومانە بینین خروقاتی حەشدی شعبی و تەجاوزەکانی حەشدی شعبی لەسەر مەسائلی مافی مرۆڤ و لەسەر مەسائلی تەصفیەی نەتەوە و مەزهبەکانی تر هیچی کەمتر نییە لە فعلەکانی داعشە بەڵام خۆشببختانە پێشمەرگە پابند بووە بە یاساکانی جەنگ بە مامەڵەکردن لەگەڵ دیل بەو ناوچانەی کە ئازادی دەکاتن کەواتە ئێستا ئەمریکا ینی لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە گەیشتوتە قەناعەت کە بەڵێ هاوپەیمانی ئێستا و داهاتووی دەبێت کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و چەقی کوردەکانیش ئێرە دەبێتن و هەولێر دەبێتن و خودی ئەو سوپایی کە بەرپەرچی داعش و هەموو ڕەوتە توندڕەوەکە تاریکەکانە داتەوە هێزی پێشمەرگەی کوردستانە بێتن و سوپای کوردستانی ئایندە دەبێت بەشەوری دکتۆر جوتیار دیارە ئێستا زۆر قسە لەسەر ئەوە دەکرێتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕەت جارێکی دیکە نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەردا دێتەوە تەوقیتی ئەو پرۆتۆکۆڵە پەیوەندیدار نییە بەو گۆڕانکاریە ئایا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان گرنتی ئەوە نییە کە ئەمریکا دەیەوێت بەرژەوەندی کورد ئەگەر لە هەمووش نەبێت تەنانەت لە باشووری کوردستان بپارێزێت خۆی من لەوە دەست پێ دەکەم ئەو ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆڵە تەسەور دەکەم پەیوەندی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان لە دۆستایەتی گواستیەوە بۆ بەرژەوەندی یعنی ئەگەر پێشتر زیاتر
دۆستایەتی و مەسلەی مرۆیی وەکو ڕەهەندێکی سەرەکی لە پەیوەندیەکانی نێوان هەردوو لە دەرکەوت بێ بەڵام دوای ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆلە تەسەوڕ دەکەم ئێستا پەیوەندیەکان زیاتر لەسەر بەرژەوەندیە و لە سیاسەتی نێودەوڵەتی مەسلەی بەرژەوەندی گرنگە نەک مەسلەی دۆستایەتی بۆیە ئەمە خۆی لە خۆی تەنانەت ئەگەر تەکتیکیش بێ ئەمە خۆی لە خۆ دەستکەوتێکی گەورەیە بەڕاستی بۆ هێزی پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان جەنابەت دەزانی کە ئێستا پلان هەیە پلانی سەربازی هەیە لە مەسلەی ڕزگارکردنی مووسڵ ڕزگارکردنی مووسڵیش پرۆسەیەکی هەستیارە ناکرێ تۆ هێزێکی هاکەزایی ببیت و پێشمەرگە سەلماندوویەتی کەەوە هێزێکە توانیویەتی کە سەقامگیری بپارێزێت و پێک هاتەکانی ناو ئەو شار و شارۆشکانەی کە ڕزگاری کرد لە 2 ساڵی دواییدا پاراستویەتی ئەمە خۆی لە خۆی گرنگە کە پەیوەست بە مەسلەی گۆڕانکاری لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەوڕەکەم بێگومان بوعدێک هەیە لەو مەسلەیە ئەوەش پەیوەست دەبێت بەوەی کەوا پلانی هەرێمی کوردستان چیە بێت لە ئایندا ئایا هەرێمی کوردستان دەتوانێت ئەو بەرژەوەندیە بەردەوام بکات لەگەڵ ئەمریکا ئایا دەتوانێت ئەو بەرژەوەندیانە بەرژەوەندێکی هاوبەش لە نێوان خۆی و ئەمریکا ئەرکێکی قڕز دەکەوێتە ئەستۆی بەرپرسان لە هەرێمی کوردستان تەواوی حەزب و لایەنە سیاسیەکان پێتان وایە ئەو ئامادەچیە هەبی لە هەرێمی کوردستان هەمووان پێشوازی بەو نەفەسە بکەن کە سوود و قازانجی پێویستەوە دەبێ ئەو هەموو هێزولانەکە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە نەفەسێکی تر دوور لە کێشە ناوخۆیەکان قسە و باس و پێشوازی لە پرۆتۆکۆلەکە بکرێت بۆ چونکە ئەو پرۆتۆکۆلە لە یەکەم خاڵەوە خزمەت بە خەڵکانی هەرێمی کوردستانەکەن بۆ چونکە پاڵپشتێکی ڕاستەوخۆی معنەوی و مادی و سیاسی هێزی پێشمەرگەیە چونکە ئەمڕۆ هێزی پێشمەرگە کوردستانی پاراستەوە بۆیە لە کۆتاییدا ئێمە دەڵێن بەرژەوەندیە تەواو بەڵام ئەم بەرژەوەندیە لە چوارچێوەی پاراستنی گەلانی کەرێمی کوردستانە لەم پارچە ئەمریکا لە زۆربەی وڵاتان هەموو ساڵێک پارە دەدات بە وڵاتان وەکو هاوکاری لە ئێستاشدا بەشێکی خەرجەکانی پێشمەرگە دەکەوێتە ئەستۆی پنتاگۆنەوە ئەمە کاردانەوەی ئابووریشی نابێت لە داهاتوو بۆ هەرێمی کوردستان زانی چۆنە ینی ئەم پرۆتۆکۆڵە لە چوارچەوەی ئابوووریەکە یان سیاسیەکە یان سەربازیەکە خۆی لە خۆی دەستکەوتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە ینی هێزی پێشمەرگە هەم وەکو هێزێکی ڕێخەر دانی پێدراوە هەم هێزێکی متمان پێکرا و دانی پێداوە و هەروەها هێزێکی کەوا لە ئایندا دەتوانێت وەکو یەکەیەکی سەربازی بێلایەن ڕەفتار بکات ئەمە خۆی لە خۆی نەک قسەی بڵێن مجاملەی ئێمە بکەن ئەمە پشت بە کۆمەڵە لە راپۆرت بەستراوە بە ماوەی 2 ساڵ جگەلەوە لە سەرەتای ناوەڕاستی 2014 بڕیارێک لە کۆنگرسی ئەمریکی دەرچوو لەلایەن لژنەی دیفاعی کۆنگرس کەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ داوە لە بەڕێز سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکات باراک ئۆباما کەەوە دەبێت بەڕاستەوخۆ پرچێکی پێشمەرگە بکات و ئێستاش ئەو کاندیدی کۆماریەکان ترامپ بە زیاتر لە 2 جار 3 جار ئەڵێت من بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشگیری لە پێشمەرگەکەم ئەم مەسەلەیە مەسەلەیەکی عاتیفە و دۆستایەتی نیە ئەمە مەسەلەیەکی بەرژەوەندیە و پێشمەرگە بە باش دەبینن دەگەڕێمە وڵات ئێستا ناچارن بچینە ناو بڕێک بینەرانی بەڕێز دوای ناو بڕێک دەگەڕێنەوە خزمەتە. Our army is already providing medical instruction to the Peshmerga to support Iraqi and Kurdish forces with training, intelligence and equipment. Il frappait fort au moment où Daesh, ce groupe de l'État islamique, ئەمە دەرسێک بێ بۆ هەمیان و کەس جارێکی بیر لەندێ نەکردەوە زوڵمێل ملەتی کورد کرد. The Kurds, President Barzani,
دووبارە سڵاو بینەرانی بەڕێز دیبەیتەکەمان بەردەوامە کە تایبەت کراوە بە لەسەر پرۆتۆکۆڵی نێوان واشنتۆن و هەرێمی کوردستان بۆ ئەمە بەستەش میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر جوتیال عادل پسپۆری زانستە سیاسەکان و دکتۆر شەماڵ حوسێن پسپۆری پەیوەندە نێودەوڵەتیەکان و سیاسەتی ئەمریکا هەروها دکتۆر زمکان عالی پسپۆری پەیوەندە نێودەوڵەتیەکان کە لە سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت هەروەها بەڕێز نەوزاتی تۆتی شارەزا لە کاروباری نێودەوڵەتەکان کە لە ڕێگای سکایب لە بەریتانیەوە لەگەڵمان دەبێت. دەچمە شاری سلێمانی دکتۆر زمکان. دکتۆر زمکان ئەگەر بگەڕینەوە سەرمێژووی گەلی کورد تاوکوی ئێستا هیچ پرۆتۆکۆڵێک هیچ ڕێککەوتنێکی لەم جۆرە کورد لەگەر وڵاتێکی زلەهێز ئیمزای نەکردووە. لە ئێستادا کورد توانیویەتی بۆچی هەندێک جار لە هەندێک میدیا ئەو پرۆتۆکۆڵە وەکو خۆی باسی لێوە ناکرێت؟ بەڵێ مەبەستەوەی کە حەجمی خۆی پێ نادرێت بە گرنگی سیر ناکرێت. بەڕاستی پرۆتۆکۆڵەکە گرنگە ئەگەر کەسێک یا لایەنێک یا وێبسایتێک باسی بکە بەوەی کەوا گرنگ نییە ئەو پرۆتۆکۆڵە گرنگە. بەڵام من هەستەکەم پرسیارێکی زۆر لەوە گرنگترە کرد کە ئایا ئەمریکا پابەند دەبێت یا دوای شەڕی داعش پشت لە ئێمە ناکە. من پێم وایە نەخێر خۆی گرنگی ئەو پرۆتۆکۆڵە لەوەیەکەوە بەڕەسمیە. ئێستا ئەمریکا وڵاتێکی دیموکراسیە ناتوانێت پشت لە کورد بکە لە دوای شەڕی داعشەوە بەمەرجێک ئەگەر بێت و کورد لەو ئاستەیە بێ ئەو پرۆتۆکۆڵە لە هەنگاوی یەکەمەوە لە هەنگاوی پاڵپشتیکردنی پێشمەرگەوە بگواسێتەوە بۆچی بۆ پەیوەندێکی موسەساتی هاوپەیمانەتی بەهێزتر لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکای. ئەمە بە دوو ڕێگە ئەکرێ. بەڕاستی یەکەم هێزەکانی پێشمەرگە تا ئێستا توانیویانە بە شێوەیەکی زۆر ئینسانیانە مامەڵە بکەن لەو شوێنانی کە ڕزگاری یەکەن. هەرچەند لێرە و لەوێ راپۆرت هەیەکەوە پێشمەرگە خوڕوقاتی کردووە بە تایبەتی بەرامبەر بە عەرەبە سوننەکان. دووەم بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئەبێت تا ڕادەیەک باشتر بکرێت بە تایبەتی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان. ئاگادار بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەژێر مراقبەی خەڵکی ئەمریکایە. ئەگەر بزانن ئەمریکا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پاڵپشتی هێزەکەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە نمونەی سعودی هاوشێوەی سعودیە وڵاتێکی دیکتاتۆرە ماف و ئازادیەکان نابەخشێ هاوسەنجی سیازی ناپارێزێن لە ناوخۆدا پێشێلی مافی ناسنامەکانی ترەکە. ئەوە باشە پێت وایە هەمان ڕێکدانەوەی لە هەرێمی کوردستان دروست بکات؟ من پێم وایە کەوتۆتە سەرەوەی کە ئێمە چۆن تەعامل ئەەکەین. تەسەوڕەکەم لە ڕووی هەڵسوکەوتی پێشمەرگەوە لەو ناوچانەی کە ڕزگارەکرێ بە تایبەتی لە مووسڵ بتوانرێت چکە پێشمەرگە لەژێر کۆنتترۆلی قیادی خۆیەتی قیادی سیاسی کوردیش تا ڕادەیەک بە ئاگایە لە یاساکانی جەنگ. بەس ئەوەی کە تۆزێک جێگەی نیگەرانیە ئەوەیەکەوە گەر بێت و بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە بمێنێتەوە لایەنە سیاسەکان ناکۆک بن پەرلەمان پەچی کەوتە بێ پرۆسەی دیموکراسی بەرەو دواوە بچێ. ئەوە ئێمە ناتوانین ببینە هاوپەیمانی ئەمریکا. بیرت نەچێ دەنگێک هەیە لە ئەمریکایە کە باز لەواکە کە ئەبێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پەیوەندیەکانی بچڕێ لەگەڵ سعودی عەرەبی لەگەڵ تەنانەت مامەڵەی تیجاری نەوتیشی لەگەڵ نەکا لەگەڵ ئەو هێزانەی کە سەرچاوی نەوتی بەکارهێنن بۆ بەهێزکردنی دەسەڵاتی دیکتاتۆری بۆ لێدانی دەنگی جیاواز. مەبەستمەوە نییە کە مخاتەبەی ینی لە کاتێکدا ئەگەر ئەمریکا بەشێکی بەرپرسیارەتی ئاسایشی هەرێمی کوردستانی بکەوێتە ئەستۆ پێتانوانیە بۆ لە مەودووە تەواوی حزبەکانیش بەرپرسیارەتی ئەویان دەکەوێتە ئەستۆ کە بەرامبەر بە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان هەڵوێستیان لە ڕابردوو باشتر بێت؟ بەدڵنیاییەوە یعنی ئەوە ئێستا ئەرکی سەرشانی هەمویانە. یعنی بەڕاستی ئەمە فرسەتێکی گەورەیە گەر ئەمە لە دەست بدرێ گەر ئەمە یعنی سەریکە مفارەقەیەکی گەورەیە کورد هەوڵەیە بەردەوام کەوا پەیوەندیەکانی دەرەوەی بە موسەساتی بکە بە دام و دەستگایی بکە بە فەرمی بکە لە کاتێکا لە ناو خۆیان ڕێناکەوین لەسەرەوەی کەوا چۆن ئەم هەرێمە بە موسەساتی بکەین چۆن ئەم هەرێمە بە دیموکراسی بکەین چۆن شەفافی بکەین کە مفارەقەکەشەوەیە کە ئێمەمانەوەیە ئەمریکا ڕێز لە هاوپەیمانەتەکەی بگرێت لەگەڵ ئەمە پشتمان تێنەکە شەفاف بێت لەگەڵمانە. بەڕاستی مفارەقەیەکی گەورەیە لە ئێستاوە ئەمە فرسەتێکی گەورەیە بۆ ئەوی کەوا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەر هەمویان لە ئەلفەوە تایە بە خۆیان بچنەوە لەسەر ئەجەندایەکی نیشتیمانی ئەو ڕێکەوتنامە لەگەڵ ئەمریکایە
بکەنە بنەمای ئاشبوونەوەی ناوخۆی و بەهێزکردنی پەیوەندەکانی کورد لەسەر ئاستی دەرەوە. پەیوەندی دەرەوە بەهێزی لە پەیوەندی دەرەوەیە هیچت بۆ ناکە ئەگەر ناو ماڵی کورد بەو شێوەیە دابەشبوو وێران بێت. بەڕاستی خەڵکی کوردستان کێشەیەکی گەورە هەیە، ئەو ڕێکەوتنێکی زۆر گەورە و مێژوویە بەڕای من باکرێت ببێتە بنەمای ڕێکەوتنی گەورەتر، بەڵام سەیرەکەی خەڵکی کوردستان بەو شێوەیە خۆی بەو ئاستەی خۆی دڵی پێی خۆش نییە بۆ چکە سیاسەکانی کوردستان تا ڕادەیەک مستاقیانەدەزاوە خەڵکیان بێ ئەمەل کردووە بەهۆی بوونی ئەو ناکۆچە سیاسیانەی کە هەیە لە ناو خۆیان. بەڵێ دەچبەوە بەریتانیا لای بەڕێز نەوزاد وەکو بینیمان لە ڕێوڕسمی پرۆتۆکۆڵەکە هیچ نوێنەرێکی حکوومەتی عێراق لەو شوێنەدا ئامادەبوونی نەبوو. ئەمە چوە تایەک دەگەینێتن ئەمریکا بەبێ بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان پرۆتۆکۆڵێکی ئیمزا دەکاتن. بۆ چوونا من گرنگی دوێ چەندێدا کە ئەمریکا یەکەم جارە شوەیەکی ڕاستەوخۆ بێ بەغدا بێوەی بە تایبەت وەزیرە دیفاعی بەغدا ئامادە بیتن ئامادەیە کە پرۆتۆکۆڵێکە گرنگ گەل هەرێما کوردستانی واژوب کرد. گرنگیە بێ پرۆتۆکۆلی دوێ چەندێدا کە یەکەم جارە ئەمریکا پێنگاوێک ڕاستەوخۆ تاوێژی کە تعاملا دەوڵەتێکی گەل هەرێما کوردستانێت کرد چارچێوی دەوڵەتێکیدا. ئەمە خاڵێکا گرنگ خاڵێکا دیتر ئەمریکا استفادەیەکە زۆر پرۆسە سیاسی عێراقی 2003 کردیە. زۆر رەخنەل ئەمریکا داگرتن کە هیچ پلان و بەرنامەیەک نەبی بۆ پشتی پرۆسە ڕزگارکردنا عێراقی کە ئەمریکا تووشی کێشە و گرفتێن مەزن عێراقیدا. ji ber hêdî ئەمریکا vê carê hewl didetin nek her giringê ke Mosul bête paqişkirin ji Daeş. Giringtir ji wê çendê ew e ke Amerîka bername û programekî rêkûpêk hebît bû hevkêşên siyasî barodoxê siyasî piştî rizgarkirina Mîsil. Ev protokole çarçeyê wê çendê de ke Amerîka vê carê bi îstifadekirdin ji wan barodoxê ke pêştir hebiye. ئەمریکا دەبێت گەل هەرێما کوردستانی وەسول و هەرێما کوردستانی وەربگریت ئەو ئەزمونە هەرێما کوردستانی هەیە کە پشتی ڕزگارکردنا مووسل بەرنامەیەکی گشتگیر هەبیتن بۆ پشتی هەفکێشن سیاسیین عێراق. ji ber بەڕێز نەوزاد گوتەکانی تۆ دەکەم بە پرسیار بۆ لای دکتۆر شەماڵ دەڵێت بەڕێز نەوزاد باس دەوە دەکاتن پێویستە لایەنەکانی کورد ئیستیجابەیان هەبیت بۆ ئەو پرۆتۆکۆڵە و نێوماڵی خۆیان یەک بخەن. پێت وایە ئەم دێکدانەوەی لێ بکەوێتەوە؟ من پێم وایە هاوپەیمانێتی بوونی ئەمریکا و بەپێی ئەوەی کە ئێمە ئاگداری مێژووی سیاسەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بین ئەو مەعیارە ئەوەندە گرنگ نییە بۆی ئەمریکا چێ دەکاتە هاوپەیمانی خۆی و چێ ناکاتێ. سێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆربەی ئەو وڵاتانەی کە هاوپەیمانی سەرەکی بوونە لە بۆ ئەمریکا لە ماوەی ڕابردووە خۆ هەمووشان کێشە و گرفتی ناوخۆیان هەبووە هەر لە مەسائلی مافی مرۆڤەوە هەتا مەسائلی دیموکراسی و ئیلا ئاخریه هە سعودیە مەسرە وڵاتانی نیمچە دوورگەی عەرەبیە پاکستانە هەموو ئەم وڵاتانە پێم وایە سیاسەتی ئەمریکا لەسەر معیارێکە بنیادەنێ ئەویش سیاسەتی براگماتیە نەفعی سەرف یعنی کاک دکتۆر جەتیاری ژامەزەی پێدا کە بەرژەوەندیەکی دووڵایەنە. ئێستا ئەمە خۆشبەختانە لەگەڵ هەرێمی کوردستانە هاتووتەکایەوە. من دڵنیام و دووپاتشی ئەەکەمەوە کە ئەمریکا ئێستا هاوپەیمانی خۆی دۆزیتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هێزە کوردیەکانەوە سوپای کوردیە. ئەمە بەڵێ دافعێکی زۆر باشە بێتن پاڵپشتیەکی جگار گەورە دەبێتن و کە ئێمە هەماهەنگ بین لە ناوخۆیە و ڕێکەوتنێکی کۆدەنجی هەبێتن لەسەر ئەو ڕێکەوتن و لەسەر ئەو پرۆتۆکۆڵی کە ئیمزاکراوە و لە ئایندەشا پەرەی پێ دەدرێتن. بەڵام ئەمە مانای ئەوەش نییە کە ئەمریکا ئیتر پشتمان لێ دەکاتن نەخێر. ئەمریکا ئێستا بە دوای بەرژەوەندیەکانی خۆی کەوتووە و بەرژەوەندیەکانیشی هاوتەری بۆ هەمان زۆر قسە لەسەر داعش دەکرێت پرۆتۆکۆڵەکە تایبەتە بە شەڕی داعش پێدوانیە ینی هەرێمی کوردستان لە هەڕەشەکانی دەرەکیش بپارێزرێتن ئەو پرۆتۆکۆڵ. ئەمە نقطەیەک بوو کە دەمویست ئیتر باسی بکەم چیتر ئەگەر ئام ڕێکەوتنە درێژە بکێشێتەوە کە من بە تەسەوری خۆم درێژە کێشێتەوە چونکە ئەو تهدید و مەترسانەی لەسەر ئاسایش و ئەمن و ئاسایش و بەرژەوەندیە باڵاکانی وڵاتە یەکگرتووەکانی لە ناوچەکەیە هەردەمێنێ. بەرزبوونەوە هەڵکشانی ئەم ڕۆتە ئیسلامیانەیە ئەم ڕۆتە توندڕەوانەیە کە بەردەوام لە ئامانجەکانی ئەمریکادەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئێمە لە شوێنی خۆمان دێڵێتەوە کە وەکو هاوپەیمانێکی بەردەوام بین. مادام هاوپەیمانی بەردەوام بین ئیتر ئەم فترەیە بەسەر دەچێتن کە وڵاتێکی ئەقلیمی هەڕەشەی مەسەحکردن و لە ناوبردنت بباتن.
تۆ هاوپەیمانی ئەمریکای ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین ئێستا ئەمریکا دەرگاکەی بەڕووی ئێمە کردوتەوە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە ببینە هاوپەیمانێکی سەربازی و ببینێ بەشێک لەو منزومە سەربازیە جیهانیەی کە ئەمریکا سەرپەرشتی دەکاتن و پێشەوایەتیەکە لە بیرمان نەچێتن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە حاڵی حاضردا 800 بنکەی سەربازی لە سەرتاسەری عالەمە هەیە ئەبێ ئێمە دەرگای بۆ بکەینەوە ئەگەر بنکەیەکی سەربازی ئەمریکا ئەگە بەکڕینیش بێ ئەبێ بیکڕین بۆ خۆمان بۆ ئایندەی خۆمان بۆ چارەنووسی خۆمان بۆ داهاتووی خۆمان ئەبێ بیکڕین ئەگە بە پارەش بنکەیەکی سەربازی ئەمریکامان کڕی بێ لە هەبرەی کوردستانە داینێت چونکە 800 بنکەی سەربازی ئەمریکا لە عالەمە هەیە ئەمریکا لە 160 وڵاتی جیهانە بوونی هەیە لە ناوچە وڵاتانی جیهان قەناعەت پێنانی ئەمریکا بە ئیمزاکردنی پرۆتۆکۆڵێکی لەم شێوەیە لەگەڵ هەرێمی کوردستان کارێکی ئاسان نەبووە کارێکی ئاسان نەبووە کارێکی ێجگار قرس بووە و چەلەنجێکی ێجگار گەورە بووە و پێشم وایە چەلەنجی گەورەتر لە بەردەمیشمانە ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین ئێمە منزومەی سوپای هەرێمی کوردستان بکەینە منزومەیەکی نێودەوڵەتی و بکەینە منزومەیەکی پاگ و مۆزوگەیەکی بێگەردووە ئەو چەک و سیلاح و یارمەتی و لە بیرمان نەچێتن ئەگەر ببینە بەشێک لە منزومەی سەربازی ئەمریکا هەر مەسەلە داراییەکە نییە ینی 400 میلیۆن دلار دێتن نەخێر بەیانی دوو بەیانی کۆمەڵێک ئەسلحە و حیتات دێتن بەیانی دوو بەیانی ئێمە لە ڕووی تەندروستی و استیفادە لەوان دەکەین دەگوترێت ئەمریکا لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆی سیاست دەکات ینی پێت وایە بەرژەوەندی کورد و ئەمریکا لە ئێستادا یەک بگرنەوە لە ئایندەدا وا نەبن پێم وایە بە پێی ئەو خوێندنەوەی کە ئێمە دەیکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ئەو ڕەوتانەی کە ئێستا تەحەکوم بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن ئێمە نۆنستۆت ئەکتێرێکی یەجگار کاریگەر و بەهێزین لە داهاتووشدا ڕاستە ئێمە دەوڵەت نین ئێمە وەحدەیەکی نادەوڵەتین بەڵام کارەکانمان فعلەکانمان چالاکیەکانمان لە هی دەوڵەتێکا گەورەترە بۆ من ئێستا مقارنەکەی لەگەڵ لیبیایە مقارنەکەی لەگەڵ سووریایە مقارنەکەی لەگەڵ عێراقە مقارنەکەی لەگەڵ ئوردنە چالاکیەکانی ئێمە چالاکی وڵاتانی هەموو تێپەڕ کردووە لە بیرمان نەچێتن ئەم ڕێکەوتنە لەسەر ئاستی فەرمی ئەمریکا ناسێنراوە و بە ئاشکراش لە پێشووە ئەمریکا مامەڵی لەگەڵ ئەم جۆرە یەکانە کردووە کە دەوڵەت نین لە ئەسڵا دەوڵەت نینەمانە مامەڵی لەگەڵ حەماسا کردووە لەگەڵ حیزب اللهیا کردووە لەگەڵ نازانچوویە کردویتی بەڵام بە شێوەیەکی نهێنی و لە چوارچێوەیەکی نهێنی دەوڵەتی ئەمریکایە دەستگای مخابراتی ئاخۆسی زۆر باشە دکتۆر شەما دەچێنە لای بەشێوەیەکی فەرمیە زۆر باشە کات کەمماوە زۆر کەمماوە کات دەمەوێت پرسیارەکان دابشکەم دکتۆر جوتیار وەکو بینیمان لە ڕێوڕسمەکەدا سەرۆکی هەرێمی کوردستان لە دواوە وەستا بوو وەزیری بەرگری ئەمریکا لەوێ ئامادە نەبوو بەرپرسێکی باڵای ئەمریکا ئامادە نەبوو ئەمە کاریگەری هەیە لەسەر ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆڵە ئەمە کارێکی مؤسساتیە پێچەوانە ئەوەی کە لە سەرەتای بەرنمەکەی جەنابەت ئاماژەم کردکەوە ئلیسا سلۆکتین خۆی بریکاری وەزیرە بۆ کاروباری ئاسایشی نێودەوڵەتی ئەگە بگەڕێتەوە سەر وێبسایتی وەزارەتی بەرگری ئەمریکا ئەمە خۆی کار و ئیشی ئەمەیە کەوا ئەم جۆرە پرۆتۆکۆلانە ئیمزا بکە واتە کەسێکی کەم نییە کە نوێنەرایەتی دەوڵەتی گەورە دەکە پێم وایە ئەمە لە ڕووی تەنانەت پرۆتۆکۆلیشەوە هیچ گومانی تێدانێ هیچ هینێکی لەسەر نییە بە شێوەیەکی ڕێک و پێک ڕۆشتووە جگەل لەوە ئەو جۆرە پرۆتۆکۆلانە ئێمە نابێت پەلە لە دەرئەنجامەکەی ینی ئێمە ئەم جۆرە پرۆتۆکۆلانە ینی دەرئەنجامەکانی بە ئاسانی بەرجەستە ناکرێن پێویستی بە کاتەوە پێویستی بە متمانەیەکی لەگەڵ یەکترە ینی ئەم پرۆتۆکۆلە تەسەور دەکەم چۆن بۆ هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگە بۆ ئەمریکا چانسێک لە بەردەم هەرێمی کوردستانە پرۆتۆکۆلەکە زەنگین بکاتەوە یەخستنەوەی نێو ماڵی کورد یەکێک لەو شتانە نابێت گرنگە ئەمە یەک لە خاڵە هەرە گرنگەکانە ینی ئێمە گەر بمانەوێ کەەوە ئەم پرۆتۆکۆڵیان ئەم پرۆتۆکۆڵە لە ئایندە ببێتە ڕێککەوتنێکی استراتیژی وەکو ئەوەی لەگەڵ عێراق ئیمزاکرە لە 2008 ئێمە دەبێ خۆمان ئەمە ئیمتیحانێکە بۆ هەرێمی کوردستان و تەنانەت بۆ ئەمریکا کەەوە چۆن بتوانین ئەم جۆرە پرۆتۆکۆڵانە بکەین بە ڕێککەوتنێکی استراتیژی لەگەڵ هەرێمی کوردستان لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئەمە لە لایەکی ترەوە ئێمە لە چوارچێوەی ئەو پرۆتۆکۆڵە تەنانەت هەرێمی کوردستان سوودێکی گەورە بۆ ئەمریکەکان هەیە بە تایبەت دیموکراسیەکان چونکە دیموکراسیەکان بە تایبەت ئۆبامە دەیەوێت لە کۆتایی ئەم ساڵە لە سەرەتای 2000 ینی مانگی 11 ئەبێ بە ڕۆیەکی سپی دەربچێت لە کوشکسپی ئێمە باز دەسوودەکانی ئەمریکا کەمتر دەکەین دەمانەوێت باز دەسوودی هەرێمی کوردستان بکەین ینی پرسیار لێرەدا ئەوەیە ئێستا پرسی هەرێک گەرم لە هەرێمی کوردستان پرسی ریفراندۆم و سربەخۆییە ئەمریکا لەو کاتەدا دێ پرۆتۆکۆڵێک لەگەڵ هەرێمی کوردستان و
پێشمەرگە ئیمزا دەکات ئەو بەمانەی ئەوە نییە کە ناڕاستەوخۆ لەگەڵ سربەخۆی و پرسی ڕفرەندۆمە من باوەڕ ناکەم بەو ئاراستەیە بێ ئەم پرۆتۆکۆڵا وەکو باسم کرد ئامانجێکی سیاسی لە پشتە و ئامانجێکە کە وەکو باسم کرد قۆناغێکی نوێیە لە پەیوەندیەکانی نێوان هەردوولا کە لە قۆناغی دۆستایەتی دەبێت بە قۆناغێکی بەرژەوەندی هاوبەشکە من باس سوودەکانی ئەمریکاش دەکەم بەستم بوونی بەرژەوەندی هاوبەشەیە لە نێوانیاندا هەردوولا مستەفیدن بۆیە ئەم مەسلەیە مەسلەیەکی گرنگە و دەبێت ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو باسم کرد بە ئاراستەیەک ببرێت کەەوە ئەم پرۆتۆکۆڵا ببێت بە ڕێککەوتنێکی استراتیژی نێوان هەردوولا بۆیە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە سیاست دائیمان بە دوای ئالتەرنەتیڤ دەگەڕین یعنی ئێمە تەنها هەموو هێلکەکان لە سەبەتی لایەنێک لە لایەنەکاندانێن تەنانەت ئەگەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش بێ جەنابەت ئاماژت کرد لە مەسلەی مزاکردنی پرۆتۆکۆل لەگەڵ بەریتانیا من دەڵێم ئەمە بیرۆکەیەکی زۆر گرنگە تەنانەت لەگەڵ رووسیاش تەنانەت لەگەڵ دەوڵەتەکان چکە ئێمە تەماشای پێشهاتە سیاسیەکان بکەین لە ناوچەکەیە هەست دەکرێتکەوە جۆرێک لە تەنسیق و لە هەماهەنگی لە نێوان دەوڵەتەکانە هەیە لەم نەچێت بۆی هەرێمی کوردستان بۆی گرنگەکەوە هەمان ئەم جۆرە پرۆتۆکۆڵە لەگەڵ دەوڵەتەکانی تر وەکو رووسیا وەکو بەریتانیا تەنانەت لەگەڵ دەوڵەتە دراوسێت وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە ئێستا هەرێمی کوردستان دەوڵەت نییە بەڵام ئەمریکا دێ لەگەڵ هەرێمێک کە پێی دەگوتێت هەرێمی کوردستان پرۆتۆکۆل دەکات ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دانپێدان نییە بۆ ئەنگاوەکانی هەرێم بۆ مەسلەی سەربەخۆ دانپێدانە بە یەکەیەکی نێودەوڵەتی کە نان ستیت نیشن کە پێ دەڵێن و ئەمەی خۆی لە خۆی دەرگایە واڵاکە بۆ پاڵپشتکردنی کوردستان وەکو یەکەیەکی سەقامگیر و ئاشتی و بتوانێت لە ڕووی ئابووریش خۆی گەشە بکات بەمانای چییە؟ بەمەرجێک ئەگەر کورد لە نێو ماڵی خۆیدا سەد ئەمە مەرجێکی گرنگە ئەم ساڵش بۆ ئێمە ئیمتیحانێکی گەورەیە زۆر باشە دەچمەوە لای دکتۆر زمکان لە شاری سلێمانی دکتۆر زمکان وەک دەزانرێتن هەولێر و بەغدا کۆمەڵێک کێشیان هەیە پێتان وانە ئەم پرۆتۆکۆڵە پێگەی هەرێم بەرامبەر بە بەغداش بەهێزتر بکات لەمە و دو هەرێمی کوردستان زێدەتر پێداگیری لەسەر مافی خەڵکی کوردستان بکاتەوە بەڵێ بە دڵنیاییەوە خۆی بەداخەوە پرۆتۆکۆڵە چەند لایەنێکی سلبیشی هەیە یەکێک لەوانە ئەوەیەکەوە وڵاتە دراوسەکان لەوانە تورکیا ئێران و حکوومەتی مرکزی لە بەغایە تا ڕادەیەک پێی تووڕ ڕابن چکە ئازانن کەەوە زیادکردنی نفوزی ئەمریکایە لە ناوچەکە و زیادکردنی یا بەهێزکردنی پێگەی کووردە بەرامبەر بە بەغا بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئەو پرۆتۆکۆڵە گەرنتی هەموو شتێکی یاوە بە کوردکەوە ئەگەر بێت و لە داهاتووە کورد بچێتە ململانەیەکی سیاسی یاخود تا ڕادەیەکی دوور سەربازیەوە لەگەڵ بەغایە ئەوە ئەمریکا بە تەواتی پشتگیری کوردەکە بە پێچەوانەوە کێشەی گەورەی ئەو پرۆتۆکۆڵە بۆ کورد ئەوەیەکەوە کورد وابەستاکە بە هەڵوێستەی ئەمریکا لە ناوچەکەیە بۆیە ئەگەر ئەمریکا لەسەر هەمان مووقفی خۆی بمێنێتەوە بۆ پاراستنی یەکپارچەی عێراق ئەوە کوردە و کاتە کێشەی ئەوەی ئەبێکەوە ئەبێ ڕێز لە ئێرادەی ئەمریکا بگرێت تا ڕادەیەک وابزانم ئەوش تا ڕادەیەک وەڵامی ئەو پرسیارە تەیاتەوە کەەوە ئایا بۆ لەم کاتەیە کە کورد باسی سەربەخۆی و ڕێفراندۆمەکە ئەمریکا ئیتفاقی کرد لەگەڵ کووردا بەڵام بە پێش حەدەسەکان نەکەوین ئێمە نازانین چی ڕوایە لە دوای لە ناوچوونی داعشە و گرتنەوەی مووسڵ خەریتەی سیاسی منتیقەکە بە شێوەیەگە گۆڕێ پێم وانە شتەکان ئۆتۆماتیکی بێ ئەمریکا هەمە شت مەرج نییە لەگەڵ مانەوەی هەرێمی کوردستانە بێ لەگەڵ عێراق احتیمالە استراتیژیان بگۆڕێ احتیمالە پیان باش بێ هەرێمی کوردستان نەک سەربەخۆی تەواو بەڵام زیاتر سەربەخۆی هەبێ زیاتر لە بڕاردان لە چارەنووس و ئاراستەکانی ناوخۆ دەرەچی خۆیان قسەی هەبێ احتیمالە ئەمریکا پشتگیریت بکە ئەگەر لەگەڵ بەرژەوندەکانی بگونجێ بەڵام دو قسەی من هەستەکەم ئەمە دو قسەیە لە بەرنامەکە یاتوانم بیکەم ئەوەیەکەوە ئێمە بەرژەوەندی لەگەڵ ئەمریکایە کۆمانەکاتەوە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا بەهێزتر ئەبێ ئەگەر لە ڕووی دیموکراسیشەوە بەرەو پێش بچین لە بیرمان نەچێ پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئەڵمانیای دیموکراسی بەهێزترە لەگەڵ پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ سعودیەی نادیموکراسی بۆیە من پێم وایە ئەبێ ناوماڵی کوردی یەک بخرێتەوە
جۆرێک لە ئاشتەوایی نیشتیمانی دروست بکرێ حکوومەت لەگەڵ خەڵک ئاش بێتەوە شەرعەتی خۆی بەهێزتر بکە ئەو کاتە پاڵپشتی گەورەترە بێ بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی دەرەوە و دڵنیام لە ڕووی ئایدۆلۆژیەوە کوردستانی دیموکراسی بەرژەوەندی بەهێزی هەبێ لەگەڵ ئەمریکایە زیاتر لەگەڵ ئەمریکا نزیکە بینەوە و مستەقبلمان ڕۆشنترە بێ. باشە دەست بەلای بەڕێز نەوزاد دەمەوێت بپرسم بەدەر لە بەغدا کە دکتۆر زمکان باسی لێوە کرد پێتان وانە وڵاتانی هەرێمیش لە ناوچەکەدا حیساباتی خۆیان بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بهێنن لە بەرامبەردا کە پرۆتۆکۆڵێک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکادا. یەکیش خالد گرنگت بین پروتکل هر اوه که هاوکشین سیاسی سر آست روشلاتی ناوارسنا برف گورانکاریه دچن دو وقت که دا ترکیه برف گورانکاری سیاست در و خود دچی برانبر سوریه برانبر عراق برانبر ایران روسیا و حتی دولت هندی ترجی ده همان دم دا ایران حاول ده که پشتی رزگار کردن موصل هاوکشین سیاسی و سربازی بگوری تو کنترل عراق بکه و حشد شعبی ببیته هزایی کم دو وقتی دا کریم کردستان زور پیستی پنده های هزای کادرکیه هایی که پالپشتی سربازی سیاسی و حتی دیپلماسی بکردن. آخر توقیت واجو کنه ویره کپتن یکیش خالد گرینگه سر آست هرمی دبیتا هوکاره که هنده که او هر شو مترسین پشتی رزگار کردن موصل روبری حریم کردستانی دبن اف هرشه حریم کردستان بهتا پاراستن جوان هرشین که اگر زور های روبرو بید بطایبش آلی بغدا حشد شعبی و سبا نوچه ناکو اکیش خالدی ترجیح جناب تاماجه فکر که بگمان حریم کردستان دکاری کارت رفراندوم وی توقید دا بکار بینی جبر کو پروتکل رکفتنه که گرنگال گرزل هزای که هی که او امریکای کرد هاوپیمانه که استراتژی امریکا عراق دا و استراتژیت امریکا عراق دا برف دا بجبون عراق بوسه پارچن فدرال یا کنفدرالی برز نوزاد دیاره کاتم کم ماوا ناچارم پید ببرم داهاتوی هەرێمی کوردستان چۆن دەبین؟ پێم وایە عێراق بەرەو دابەشبوونێکی نەرمەچێتن و ئەمریکا گەیشتەوە قەناعەتەش کە ساوت دیڤژن بۆ وەزعی عێراق باشترین ئەوەیە بە یەک لە ناکاو ناڵێ هەرێمی کوردستان دروست بوو بەڵام ئەو واقعانەی کە ئێستا ئەمریکا مامەڵە لەگە هەرێمی کوردستان دەکات هەموو ئاراستەکان ئەوەمان پێ دەڵێ کە هەرێمی کوردستان جیا بێتەوە جا لە چوارچێوەیەکی تازەتر و نوێتر پەیوەندیەکان لەگەڵ عێراق ڕێک دەخرێتەوە ئەگەری زۆرە بە شێوەیەکی کۆنفدرالی بێتن و ئەوەش لە دوای هەلبەتە لە دوای سەرۆکاتی ئەمریکای داهات لێ خولێکدا دکتۆر دیارە بەشێک لە بەرپرسان لە هەرێمی کوردستان بەرپرسانی حزبی نیگەران بە ڕەوشی ئێستا و مەترسیان هەیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان تۆ چۆنی دەبینی؟ بەست ناو هەرێمی کوردستان ناو هەرێمی کوردستان ئایندەی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ ئایا خەڵکی کوردستان دەتوانن ئەو قۆناغە تصور دەکەم نخبەی حاکم و نخبەی سیاسی قیادەی سیاسی گەشتۆنە ئاستێکی وعەیەکی باش کەوە لە ئایندەیەکی نزیکدا دەرفەتێکی گەورەمان لە پێشە خوانەخواستە لە دەستمانە چێ ئەبێ لەو ماوە کورتە ئەبێ شتێک بکرێ بۆ ئەوی بتوانین هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی بەرگریکردن لە ئازادی و لە سەقامگیری جیهانی زۆر پێشکەش بکەین. بەڵێ دکتۆر جوتیار عادل پسپۆری زانستە سیاسیەکان زۆر سوپاست دەکەین دکتۆر شەماڵ حوسێن پسپۆری پەیوەندە نێودەوڵەتیەکان و سیاسەتی ئەمریکا زۆر سوپاس لە سلێمانیەوەش دکتۆر زمکان علی پسپۆری پەیوەندە نێودەوڵەتیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو هەروەها لە بەریتانیەوەش دکتۆر نەوزادی تۆتی شارەزە لە کاروبارە نێودەوڵەتیەکان زۆر سوپاسان دەکەین سوپاسی هەر چوارتان دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا بینەرانی بەڕێز و خۆشەویستی وادارین لەم گفتوگۆیەدا زانیاری باشتان وەرگرت بێت سوپاس کە لەگەڵمان